هند چه هستی تیا کتو کتاک جند حکومت دا جه خود گرا. اولا انا ماني دەستپێکێ ئەس نەبتەنێمە هەموو ژنێن سووریە لەگەڵ منن لێبەریە هەر تشتێ ئەسلاڤان لە ژنێن کورد دکم و 14 ساڵان مە بەهەڤرە تێکۆشین لە دژی بەشار ئەسەد کرد. گلوتش حکومت سوریه خواست کو جن بهتر ده حکومت و جه بریار ده بشدار بن. الحكومة السورية اكيد نحن طالبنا تەکەس مە داخواست کرد وانجی دەرفەت دانە وێ ژن بێن دامەزراندن. جديدة ان شاء الله. جبو چاره سرکرنا پرزگریکا کارمندین لباکور و روجلات سوریه پلان هیا؟ ما تقولي لي شمال شرق. نەبێژە باکوور و ڕۆژلاتێ سووریێ ئەم وەک بەشێکە سووریە دەبینن وێ پلان هەر کەسی بگرە. تشملنا جميعا ان شاء الله. بعد سقوط پشتی کتنا رژیم اسد هن کارمندین حکومت هاتنا درکرن جبو چاره سریا روشا وان پلان هیا؟ انا لسه بعد بكره رايحه على الوزاره. دسبە دچم وەزارەتێ ئەم لە دژی زلمێنە و ئەم دێ نەزاڵم بن ئەگەر بەشار ئەسەد زاڵم بە ئەم دێ نەوەکەوی بن ئەمێ دادپەروەر بن. نحن رح نكون عادلين اكيد. بنرينا تا هبونا تا وكجنك چالاك واكتيف وبلانك تا هبا جبو چاره سريا مجارن استنقل سوريا. طبعا نحن هذا شغلنا ونحن هەلبەت ئەف کارێمەیە و هەم هەنە ji بۆ ku ئەم کار بکن. نحن موجودين لنشتغل. چنا ما تا جبو جنين سوريا وبتايبت جنين كرد هيا. بدنا نكون كلنا مع بعضنا. ئەم هەموو بەهەڤرە بن قۆنەغە ئیرۆ زەحمەتە ژنێن سووریێ ji hemû pêkhateyên em dê bihevre bin ji bakur başûr rojhilat rojava wek qurbanî da hûn li destpêkê ne û binkeftin nabe. ممنوع. گلو تا دوه ججنا آکیتو پیروز کر. سووریان cav û dilê me ne her sal ew sax bin.